گرفتی کەمی دەرمان و پێداویستی پزیشکی بۆ هەندێک لە نەخۆشخانەکانی شاری سلێمانی دروست بووە. بەڕێوەبەراتی بانکی خوێن لە سلێمانی کە بووەتە ناوەندێکی گرنگ بۆ دابینکردنی خوێن بۆ سەرجەم نەخۆشخانەکانی شارەکە بەوتەی بەڕێوەبەری بانکەکە بەهۆی کەمبوونەوەی پێداویستیەکان گرفتی دابینکردنی خوێن بۆ نەخۆشەکان دروست بووە. لە ئاگەری بەردەوامبوونی ئەو گرفتەش ناچار دەبن کارەکانیان ڕابگرن. طبعا ئیمکانێتی ئێمە کۆتایی ئەتوانم بڵێم کۆتایی دەمێکە کۆتایی هاتوو بە هیمەتی دڵسۆزانی بەڕێوەبەراتی گشتی تەندروستی سلێمانی وەزارەتی تەندروستی کە توانی وانە ئیدامە بە ئیشەکانمان بین بە کچ و کاڵی. ئێستش ئێمە لانی پەیوەندیدارمان ئاگادار کردوێتەوە کە ئەتوانم بڵێم ئیتر تەواو بە بنبەست گەیشتووە مەوادی ئێمە لەگەڵ بەڕێز بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی ئێمە لە سەرخەت بووین و هەڵبەتە چاوەڕوانی هیمەتی بەڕێزیانین ئینشاءالله چارەسەری ئەگەرنا ئێمە کێشەکان بەڕاستی زیاد لە حەد قوڵ بووەتەوە و ئێستا بە هیچ شێوەیەکی یعنی بەم شێوەیە ناتوانین ئیدامە بە کارەکانمان بین. گرفتی کەمی دەرمان و پێداویستی پزیشکی بەشێک لە نەخۆشخانەکانی شاری سلێمانی بووەتە گرفتێکی سەرەکی و کاری کردوتە سەر چۆنێتی پێشکەشکردنی ئاستی خزمەتگوزاریەکان بە هاوڵاتیان بەوتەی بەڕێوەبەری نەخۆشخانەکان بەردەوامبوونی ئەو گرفتە و چارەسەر نەکردنی هەندێک بەشی نەخۆشخانەکان خزمەتگوزاریەکانیان ڕادەگرن ئەمەش زیانی زۆر بە هاوڵاتیان دەگات. زووتر ئەم کێشا و گرفتانەمان تەوان هەموو لاکمان لێ ئاگادارکردنەوە بۆی نەگەین بەم ڕۆژە بەڵام بەداخەوە بە حکمی زیادبوونی کێشە و گرفتەکان ناچار بووین ئەمڕۆ بەهۆی نەمانی دەرمانەوە کۆمەڵک بەشمان ئیتر پەکی بکەوێت دابخرێت لە ناو ئەم بەشانەیە بەشی تیا لە ناو بەشی ڕاوێژکاریە بەشی تیا لە ناو بەشی نەخۆشە درێژخانەکانە بەشی تیا لە ناو مختبەرانە چووگە کۆمەڵک موادی زۆری تاقیگەشتمان نەماوە بۆیە ئەمە داخستنی ئەم بەشانە چەند ئێمە بەشەکان بەتەواوەتیدا نەخراون بۆی خەڵک ئاگادار بێ بەڵام بەش لە ناو ئەو بەشانەیە داخراون کاریگەری زۆر لەسەر هاوڵاتیانە بێت چونکە خۆتان نەزانن ئەم نەخۆشخانەیە ڕۆژانە ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیان منداڵەکانیان بۆ چاسەرکردنی نام نەخۆشخانە. بەهۆی نەبوونی بودجەی پێویست بۆ کڕینی دەرمان و پێداویستیە پزیشکیەکان و خزمەتگوزاریە تەندروستیەکان کارتی تەندروستی لە شاری سلێمانی ڕوبەڕووی گرفت و ئاستەنگ بووەتەوە وەک بەڕێوەبەری نەخۆشخانەکان باسی لێوە دەکەن. نەخۆشخانەکان سەنتەری چارەسەرکردنی نەخۆشیەکانی هاوڵاتیان و گرفتی کەمی دەرمان و پێداویستیە پزیشکیەکان هۆکار دەبن بۆ پەخستنیان لەبەر ئەوە داوای چارەسەری بەپەلە و پێویست دەکەن بۆ گرفتەکە لە پێناو پاراستنی تەندروستی هاوڵاتیان. ئاکۆ ئەمین، کورسات نیوز، سلێمانی.